بەنداوی نەهزە. بەنداوی نەهزە دەکەوێتە سەر ڕووباری نیلیشین لە ویلایەتی بەنیشەنگول لە باکووری خۆراوای ئەسیوبیا. بەنداوی نەهزە لە سەر ڕووبەری 1800 کیلۆمەتری چوارگۆشە دروست کراوە. 4 ملیار و 800 ملیۆن دۆلاری ئەمریکی تێچووی دروستکردنی بووە. مەزەندە دەکرێت بڕی 10 ملیۆن تۆن کۆنکرێتی تێدا بەکارهێنرابێت. بەنداوی نەهزە بە گەورەترین پرۆژەی کارۆئاوی لە ئەفریقا و بە دەیەمین پرۆژەی گەورەی کارۆئاوی لە جیهاندا هەژمار دەکرێت. بەنداوەکە لە دوو بەشی سەرەکی پێگاتووە. بەشی یەکەم بەنداوێکی کۆنکرێتی ساختە کە درێژیەکەی 1800 مەترە و بەرزی کۆنکرێتەکە دەگاتە 155 مەتر و توانای گلدانەوەی 14500 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەشی دووەم بەنداوێکی بەردینە کە بە بەرد و کۆنکرێتێکی سەختدا پۆشراوە و بەرزیەکەی 55 مەتر و درێژیەکەی 4800 مەترە. توانای گلدانەوەی 75 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی نەهزە 6 هێندەی بەنداوی مووسڵ ئاوگل دەداتەوە، هەرچەندە بەنداوی مووسڵ گەورەترین بەنداوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دروستکردنی بەنداوی نەهزە 10 ساڵی پێچووە و پڕکردنەکەشی 10 ساڵ دەخایەنێت. بڕی ئاوی گلدراوە لە نەهزە دەگاتە بەشە ئاوی ساڵانەی هەردوو وڵاتی میسر و سوودان. ئەم بەنداوە توانای بەرهەمهێنانی 6450 مێگاوات کارەبای هەیە. ئەسیوبیا دەیەوێت 2000 مێگاواتی بفرۆشێت بە وڵاتانی دراوسێ. بەهۆی کەمی بودجەوە چەند جارێک پرۆژەکە وەستا، ناچار حکوومەت پەنای بۆ هاوکاری هاوڵاتیان برد. هەموو هاوڵاتیانی ئەسیوبیا بەدەم داواکاریەکەوە هاتن و پرۆژەکەیان زیندوو کردەوە، چونکە دەزانن لە تاریکی ڕزگاریان دەبێت کە دەیان ساڵە چاوەڕێی دەکەن. بەهۆی بارانبارینی زۆر و بەرزبوونەوەی ئاوینیلەوە ساڵانە بەشێکی شارەکانی ئەسیوبیا ژێر ئاو دەکەون. بەنداوی نەهزە 140 مەترسیەکانی لافە و کەم دەکاتەوە. بەرهەمهێنانی کارەبا لەو بەنداوە دەتوانێت 170 کارەبای وڵات دابین بکات. بەهۆی دروستکردنی بەنداوی نەهزە گرژی لە نێوان ئەسیوبیا و هەریەک لە میسر و سوودان دروست بووە، چونکە کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو دوو وڵاتە. بەپی تازەترین وێنەی مانگی دەستکرد، ئاستی ئاوی بەنداوەکە بەرز بووەتەوە. بەبێ هیچ ڕێکەوتنی لەگەڵ میسر و سوودان، ئەسیوبیا دەستی کردووە بە گلدانەوەی ئاوی بەنداوەکە و ئەوەش کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو وڵاتە. میسر چەند جارێک هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی لە ئەسیوبیا کردووە کە دەبێت پابەند بێت بە بەستنی ڕێکەوتنێکی دوولایەنە و بەرپرسانی باڵای میسریش ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەگرنەبەر گەربێت و ئەسیوبیا ڕێکەوتنی لەگەڵدا نەکات. بە تەواوکردنی بەنداوەکە ساڵانە بڕی 11 ملیار مەتر سێجا بەشە ئاوی میسر کەم دەکات. بەمەش بڕی 125 وزەی کارەبای ئەو وڵاتە کەم دەکات و دەبێتە هۆی وشکبوونی 6 ملیۆن و 720 هەزار دۆنم زەوی و بە ملیۆنان جوتیاری میسری بێکار دەبن. هەروەها ساڵانە نزیکەی 2 ملیار دۆلار زیان بە میسر دەگەیەنێت. لەگەڵ دەستکردن بە دروستکردنی بەنداوی نەهزە ڕۆژانە 90 ملیۆن مەتر سێجا ئاستی ئاوی ڕووباری نیل کەم دەکات. سوودان بڕی 300 مێگاوات کارەبا لە ئەسیوبیا هاوردە دەکات. ئەوەش زیاتر سوودانی بەرامبەر دروستکردنی بەنداوی نەهزە نەرم کردووە. میسر دەڵێت لە ڕووی مێژوویەوە و بە پشبەستن بە هەردوو ڕێکەوتنی ساڵی 1929 و ساڵی 1959 مافی لە ڕووباری نیلدا بەو بڕائاوەی کە ئێستا لە نیلوەری دەگرێت هەیە، بەڵام کێشەکە لەوەدایە. ئەسیوبیا دەڵێت واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنانە نەکردووە، بۆیە هەردووکیان بە پوچەڵ دەزانێت و دانیشیان پێدانانێت. سوودان و میسر لە ساڵی 1959 ڕێکەوتنی دیاریکردنی پشکی ئاوی نیلیان واژۆ کردووە. بە گوێرەی ئەو ڕێکەوتنە میسر ساڵانە زیاتر لە 55 ملیار مەتر سێجا و سوودان زیاتر لە 18 ملیار مەتر سێجا لە ئاوی نیلیان بەردەکەوێت. ئەوە لە کۆی زیاتر لە 100 ملیار مەتر سێجا قەباری ساڵانەی ڕووباری نیل. نیگەرانیەکانی ئەو دوو وڵاتەش لە ئەسیوبیا ئەوەیە داوا دەکەن پرۆسەی قۆناغی یەکەمی پڕکردنی بەنداوەکە ڕابگرێت تاوەکو دەگەنە ڕێکەوتن.